دیارە یەکێتی نەتەوەیی بۆ هەر چوار پارچەی پێشتر بۆ هەر چوار پارچەی کوردستان زۆر پێویستە، چکۆ بە یەکگرتووی و بە یەکێتی نێوان حیزبەکان و هاوڵاتیانی کوردستان بە گشتی هەر چوار پارچەی کوردستان ئەم یەکێتیە نەبێ ناتوانین بە مافەکانی خۆمان شاد بین، یان ئەو مافانەی کە لەو دەستوری ئەو بەداخەوە وڵاتانەی کە ئێستا کوردی لەو چوار پارچەی تێدایە ناتوانێت بەدی بێت. بۆیە پێویستە سەرەتا پێش هەموو شتێک هەموو حیزبەکانی پارچەکانی کوردستان بە تایبەت ئێستی باشووری کوردستان پێویستە یەکگرتوو بن، یەکدەنگ بن، یەکهەڵوێز بن، چ لە عێراق چ بۆ ناو کوردستان کە ئێستا ناوچەکە بە قەیرانێکا تێدەپەڕێت کە خەریکە شەڕی ئێران و ئەمریکا تونتر و بەرفراوانترە بێ. بۆیە یەکێتی نەتەوەیی بۆ حیزبەکانی کوردستان زۆر پێویستە تا ئەوەنە بتوانن ڕوبەڕووی ئەو قەیرانانە بنەوە تا چۆن بتوانن تەعامل لەگەڵ ئەو کێشە و مەشاکلانە کە لە ناوچەکەدا هەیە بکەن، چکە بە یەکگرتووی بە یەکێتی ئەتوانین مافەکان بێتە دی و ئەو بتوانین کوردستان بەگشتی و باشووری کوردستانی هەرێمی کوردستان لەو شەڕە لە پشکی ئەو شەڕە بە دوور بگرین. یەکێتی نەتەوەیی گەر نەبێت لە نێوان حیزبەکانی کوردستان بەگشتی پارچەکانی کوردستان بەگشتی و باشووری کوردستان بە تایبەتی ناتوانین ئەو مافانەی کە لە دەستوریشا تەنها لە دەستوری عێراقیشا دیاری کراون بۆ کورد بەدی بێ، چونکە بەداخەوە ئێمە هەموو کات و هەموو ساڵەکانی پێشوش قوربانی ئەوە بووین کە نەمانتوانی و بە یەکگرتووی ڕوبەڕووی کێشەکان بینێتەوە، کە ئەوەش بۆتە هۆی لە دەستدانی هەندێک جار کۆمەڵێ گیر و گرفت بۆ کورد دروست بووە. بەداخەوە کە هین ئەوە بۆ کە یەکهەڵوێز نەبووین، بۆیە هیوادارین و داواکارین حیزبەکانی کوردستان هەرێمی کوردستان بە تایبەت و بە گشتی کوردستان یەکدەنگ و یەکهەڵوێز بنەوە بە دێنانی ئامانجەکانی گەلی کورد، چووکە گەلی کورد بە یەکگرتووی ئەتوانێت بە ماف و ئیمتیازەکانی خۆی بگات. گرتووی زیاتر ئەتوانین زەخت لەسەر حکوومەتی عێراقیش دروست بکرێت کە هەروەک چۆن ئێمە سنووری ئەو وڵاتانە پارێزراوە لایەن هەرێمی کوردستانەوە، ئەوانیش سنووری هەرێمی کوردستان نەبەزێنرێ یان ئەو تۆپبارانانەی کە ئەکرێتە سەر ئەو شوێنانی کوردستان ڕاگیرێت. نەتیجەیەکی باش بۆ سەرکەوتنی هەموو گەل و نەتەوەیەک دیارە ئەوە وەحدانێتی سپوفیانە، پێویستە یەکدەنگ بن، پێویستە یەکهەڵوێز بن. وەلەو ئێمە خۆمان هەموو ڕاستیەکان ئەزانین هەندێک کێشە و مەشاکلی هەنووکەیی هەیە کە بۆتە فاکتەرێکی سەرەکی کە ئێمە ناتوانین ئەو وەحدانیەتە بپارێزین، بەدەست ئێمە نییە. هەندێک جار هەیە شتێکی من دەشتی لاوەکی هەیە لە ناو خۆمانە پێویستمان بە وەحدانەتێک هەیە بەچی و ئەو وەحدانێتە بەچی دێتە دی. هەندێک ئامانج و سەخڵەتی خۆی هەیە، خەسڵەتی جوانی هەیە. پێویستە ئێمە لە ناخەوە کاتێک کە ئەمانەوە برایەتی و تەبایەک لە کۆمەلگاکەمانە بەرپا بکەین بۆی پێکەوە بە ئاشتیانە بژین، پێویستە بە نیەتێکی خالص و پاک و جوانەوە لەگەڵ یەکتر دانیشین. پێویستە هەندێک مەساڵح بخەینە ئەولاوە، پێویستە بابێن بەرژەوەندیە جوانەکانمان تەقسیم بکەین بە پێی حەجم و قورسایی لایەنەکانی خۆمان. چێ لایەنی زیاترە ئەبێ حەجم و قورسایی زیاتری بەرکەوێت، یەک کەمترە بێ کەمتری بەرکەوێ بە پێشەوانشەوە. لە مەسەڵی تەسامحیشا بە هەمان شێوە، ئەوەی کە زیاتر با بڵێن گەورەی و زیاتر دەسەڵاتی هەیە، زیاتر خۆی سقلی خۆی بە لای خەڵک بە زیاتر ئەزانێ، پێویستە و زیاتر سازش بکات لەسەر ئەوەی کە ئەو خەڵکە بتوانێت بە هەمومان پێکەوە بە برایانە بژین و ئەو قەیران و نەهامەتی و نەکبەتی کە چاوەڕوان کراوە ڕووبەری کۆمەلگاکەمانە بێتەوە تێپەڕن ئینشاءالله. ئێمە کۆمەڵی ئیرادەی بەقوتی و کۆمەڵی خەڵکی عاقلی و کۆمەڵی نخبەی ئەوێ، کۆمەڵی خەڵکی بەتوانای و خەڵکی مجەڕەبی ئەوێ. ئەنجا خۆی تەبایەکەی ئێمە لەوەدایە ئەبێ لە ناوخۆی خۆمانە هیچ شتێک نەمێنێ بەوەی کە ئێمە هەنگاوێکمانە، چونکە ئێمە گەر تەباییمان نەبێت یەکدەنگ بووین لەسەر مەشاکلەکان هەمومان کۆک بووین، سازشمان کرد سبەینی ئەگەر ئینشاءالله حکومان کەوتەتە چوار پارچەکەمان کردەوە بە یەک کە هەنگاومان نا ئەو کاتە هەنگاوێکمان بەدە هەنگاوە ڕوا. بەڵام گەر لە ناوخۆیمە کێشە و مەشاکلمان هەیە بەڕاستی ئەو کاتەی تر دژمن پێویستمان بە دژمن نییە، دژمنیش پاڵی لێ ئەداتەوە. پێویستی بەوە نییە کە محارەبەمان بکە، مراقەبەمان بکە، بزانێ ئێمە خەریکی چین. بەڵام ئێمە خوا نەخواست ئەگەر خۆخۆر بین، ئەگەر پشتکێنی یەک بین، ئەگەر بەزەری یەک بگەڕێن، بە دوای بڵێن لە ناوبردنی یەکتا بگەڕێن، کێشە و مەشاکلی زۆرمان بۆ دروستە بێ. بەڵام بە هەمان شێوە بە عەکسەکەی بە پێچەوانەکەی بێ ئەتوانیشی زۆر باش بکەین و لە کەمترین دەرفەتدا ئەوەی کە لە دڵی خۆمانە ویستی خواستی خۆمان بەجێبێنین.